بە زنجیرە سەردان و بەدوەداچوون و گفتوگۆکانی سەرۆکی لیژنەی کوشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە پەرلەمانی کوردستان شایستە داراییەکانی گەنمی جوتیاران بۆ ساڵی 2014 وەک قۆناغێک بڕی 37 ملیارد دیناری بۆ خەرجکرا. من وەکو سەرۆکی لیژنەی کوشتوکاڵ و ئاودێر لە پەرلەمانی کوردستان و وەکو لیژنەکەش ئێمە بۆ بەدواداچوونی شایستەی جوتیارانی هەرێمی کوردستان 3000 سەردانی بەغدامان کردووە لەگەڵ بەرپرسانی باڵای بەغدا کۆبووینەوە هەر لە سەرۆک کۆمارەوە بگرە سەرۆکی پەرلەمان و وەزیری بازرگانی کە ئەو پەیوەندیدارە بە بابەتی خەرجکردنی پارێگەنمی جوتیاران و وەزیری کشتوکاڵ کە بۆی هاوکار و پاڵپشت بێ و لیژنەی کشتوکاڵی پەرلەمانی عێراقیش پێم وایە بە قۆناغە ئەم قۆناغە ئەو 37 ملیارە خەرج کراوە بە چەکەکانیەوە گەیشتۆتە هەرێمی کوردستان لەم ڕۆژانەدا بەش دەکرێت ئومێد دەکەم کە 2015 و 2016 بەم زوانە خەرج بکرێەوە ئێمە بەردەوامیش دەمێن لە بەدواداچوون و هەوڵدان. لە ڕابردوودا سەرۆکی لیژنەی کوشتوکاڵ لە پەرلەمانی کوردستان 3 جار سەردانی لایەنە فەرمیەکانی حکوومەتی ناوەندی کردووە لە مانگی نوێی ساڵی 2020 بەڵێنی خەرجکردنی نیوەی پارەیگەنمی جوتیارانی پێدرا و لە کۆتا جاریشدا لە سەرەتای مانگی نوێی ئەمساڵ سەردانی وەزیری بازرگانی کرد. بەداخەوە ینی ئەم بابەتە کرا بە بابەتێکی سیاسی و مزایدات و هەر کەس دەیکا بە دەستکەوتێک بۆ خۆیم پێم وایە ئەم بابەتە گەورەتر لە بابەتی مزایدە و بکرێ بە سیاسی و حزبی گرنگ ئەوەیە ئەم پارە بۆ جوتیاران خەرج بکرێ. ئێمە وەکو لیژنە وەکو سەرۆکی لیژنەش هەوڵی خۆمان داوە لەگەڵ وەزیری بازرگانی ڕێککەوتین لە بەغدا کە ئەم پارەیە شایستە و مافی جوتیارانی هەرێمی کوردستانە ئەو گەنمە وەرگیراوە بۆ پێویستیشە ئەو پارەیە بدرێ. حکوومەتی عێراق بە هۆکاری جیاجیا پارەی گەنمی جوتیاران بۆ ساڵانی 2014 و 2015 و 2016 خەرج نەکردبوو. ئەمەش جوتیارانی تەواو نیگەران کرد لە بەرهەمهێنان و تا ئاستێک لە چاندنی ساردی کردنەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.